هەواڵی گەرم و بەپەلە دەربارەی گەڕانەوەی ئایرۆنمان لە جیهانی سینەمایی مارڤڵ. وەرمزان ڕۆبەرت داونی چیا بە. خاوەنی خەڵاتی ئۆسکار ڕۆبەرت داونی جونیۆر لە نووترین چاوپێکەوتنیدا لەگەڵ ئێسکوایر ماگەزین ڕایگەیان بە خۆشحاڵیەوە ئەگەر پێویست کات دەگەڕێتەوە بۆ ڕۆڵی ئایرۆنمان، واتە ئەگەر چیرۆکەکە پێویستی بە کارکتەری تۆنی ستارک بێ، ڕۆبەرت داونی جونیۆر بە خۆشحاڵیەوە دەگەڕێتەوە، چونکە وتی ئەم کارکتەرە بەشێکە لە DNA من. لە درێژەی بابەتەکەدا ڕۆبەرت داونی جونیۆر ئەڵێ بە خۆشحاڵیەوە ئەو ڕۆڵە بەشێکە لە DNA من، ئەو ڕۆڵە منی هەڵبژاردووە و جۆ بگرن. من دایما ئەڵێم هەرگیز گرە و لەگەڵ کێڤن فایگی مەکەن، چونکە ئەو گرەوە ئەدۆڕێنن. لە بەرەوەی خۆی خاوەنی شتاکێ هەموو کات ئەو براوە دەبێت. واتە ئەگەر کێڤن فایگی پێویستی بە ئایرۆنمان بێ، یان چیرۆکەکانی ئاڤنجەرز کە ئاڤنجەرز سیکرێت وارز بەدڵنیایە ئەو پێویستی بە ئایرۆنمانە بێ، پێویست بە بیرکردنەوە ناکات، ڕۆبەرت داونی جونیۆر ڕۆڵەکە قبوڵەکاتەوە هەر کاتێک کێڤن پێی بڵێ بەڕێز ڕۆبەرت بگەڕێرەوە، پێویستمان بێت. جای وادارم بەدڵتان بوو بێ و فانەکانی مارڤڵ ئەم هەواڵە زۆر دڵخۆشکەرە. ڕیپۆستی کەن و فۆلۆ بکەن و بینرم بۆ هەوڵەکانتان و ئەسان لەگەڵ.